ئەسکیامڵە و شعارەمەڵە مشۆڕشی چاکسەزی و ئەوەدانی سپاس سپاس. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا ومقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. هەموو لایەکتان بەخێر بێن، سەرچاومان برایان و خوشکانی بەڕێز بەخێر بێن لە هەر گۆشە و کەنارێکی هەرێمی کوردستانەوە هاتوون. بەخێر بێن بۆ سەرخستنی لیشتی ژمارە ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کە دەیەوێت ئەم جارەش کۆمەڵێکی بژاردە لە خوشکان و برایانی دڵسۆز و بوێر و ڕاست و ساخ وەکو نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان بنێرێتە پەرلەمان. ئومێدم وایە کە وەکو چۆن کۆمەڵی ئیسلامی ڕابردووی پڕشنگدارە داهاتووی پڕشنگدارتر بێت. بەڕێزان، سەرەتا من دەمەوێت چەند ڕاستیەکتان بخەمە بەرچاو تاکو هەم خۆمان بەرچاومان ڕوونتر بێ کە ئێمە چین و چیمان دەوێت و هەم خەڵک و جەماوەریشمان بەرچاوی ڕوونتر بێت کە کۆمەڵی ئیسلامی کێیە و چییە و چی دەوێ و دەیەوێت چی بکات. بەر لە هەموو شتێک من دەمەوێت لەبەر ڕۆشنایی ئەو ئاەتە بە پێزەی خوای پەروەردگار، ئاەتی ژمارە 56 لە سوورەتی ذاریات، ئەو حەقیقەتە مەزنە بخەمە بەرچاوی هەموو لایەک وە بیرتان بێنمەوە برایان و خوشکانی بەڕێز، ئەوانەی کە لێرە ئامادەن و ئەوانش کە گوێیان لە دەنگمانە و ڕەنگمان دەبینن. خوای پەروەردگار ئێمەی مرۆڤی لەم سەرزەویە داناوە بۆ حکمەتێک، بۆ هێنانەدی ئامانجێک، ئەوریش بریتێ لە بەندایەتی کردن بۆ خوا. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. بەڕێزان، هەر کاتێک مرۆڤ ئەو ئامانج و حکمەتەی کە خوا مرۆڤی بۆ خڵقاندووە لە بیری کرد، لە بیری چوو، خۆی ناناسێ و خواش ناناسێ و خەڵکیش ناناسێت. هەموو ئەوانەی کە سەریان لە توغیان و سەرکێشی، سەریان لە سنوورشتێنی و مافپێشێلکردنی ئەوانی دیکەوە دەردەچێ، بەهۆی ئەوەوەیە کە خۆیان لە بیر چۆتەوە کە چێن و کێ هێناون یەدی و بۆچی هێناون یەدی. ئێمە لەم سەرزەویە میوانین، ئێمە ژیانێکی کاتی لەم سەرزەویە دەگوزەرێنین. منزڵگای دواڕۆژ شوێنی تێدا نیشتەجێبوونە، ئێرە شوێنی تێدا تاقیکرانەوە و ئەزمونکرانە. ئەوە ڕاستی یەکەم. ڕاستی دووەم، ئێمە بەرامبەر بە خەڵک و کۆمەلگای خۆمان بەرپرسیارین. بەرپرسیارەتیمان بەرامبەر بە خەڵک و کۆمەلگای خۆمان ئەوەیە کە بۆیان دڵسۆز بین، بۆیان بەپەرۆش بین، نەک ڕق و قینمان بەرامبەریان هەبێت. پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت وایان بەگەلەکانی خۆیان گوتووە، ئێمەش ئیلهام لە پێغەمبەران وەردەگرین، ئێمەش پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام سەرمەشقمانن. پێغەمبەران فەرموویانە ئینی لەکم ناصح ئەمین، من بۆ ئێوە دڵسۆزێکی ئەمیندارم، چی خێر و چاکەی ئێوەی تێدا بێ هەوڵ بۆ ئەوە دەدەم. ئەوە معنای نوسح و نەسیحەتە. پێغەمبەری خاتەم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ دینداری و مسلمانەتی لە نەسیحەتدا خولاسە دەکاتەوە. دەفەرمی ئەددین و ئەننەسیحە، دینداری برێتێ لە دڵسۆزی،
دڵسۆزی بۆ خوا، بۆ کتابی خوا، بۆ پێغەمبەری خوا، بۆ بەرپرسانی مسلمانان و بۆ خەڵک بەگشتی. بەڕێزان، گرنگترین دڵسۆزی ئێمە بۆ کۆمەلگای خۆمان ئەوەیە کە ئەرکی فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپەی تێدا ئەنجام دەین. گەورەترین چاکە لە وجوددا بریتێ لە تەوحید، تەنیا بەندایەتی بۆ خوا. هەروەکو عەکسەکەشی گەورەترین منکەڕ و ناشەرعیە کە بریتێ لە شیرک و کوفر و جگە لە خواپەرستن. لە دوای تەوحید و خواپەرستی گەورەترین مەعروف و پەسەند بریتێ لە دادگەری. هەروەکو خراپترین منکەڕ بریتێ لە زوڵم و ستەم و بێدادی و چەوساندنەوە. بۆیە ئێمە بە ئەرکی شەرعی خۆمانی دەزانین، بە واجبێکی شەرعی دەزانین کە هەوڵ دەین ئەوەی کە خوا بە پەسەندی داناوە بیشەسپێنی لە کۆمەلگای خۆماندا کە بریتێ لە تەنیا بەندایەتی بۆ خوا و دوای تەوحید چەسپاندنی دادگەری لە نێوان بەندەکانی خوادا. لە ئاەتی ژمارە 25 سوورەتی ئەلئەنبیا خوا دەفەرمێت هەموو پێغەمبەرانی پێشتۆمان بۆ ئەوە ناردووە کە بانگی خەڵککەن تەنیا بەندایەتی بۆ خوا بکەن. لە ئاەتی 25 سوورەتی ئەلحەدیدشدا دووبارە خوا دەفەرمێ هەموو پێغەمبەرانمان ناردووە تاکو خەڵک بە دادگەری بەڕێوە بچن. دادگەری و تەوحید دووشتی تێکەڵکێشن. کاتێک دادگەری دەچەسپێ خەڵک تەنیا خواپەرست بێ. هەر بۆیە تاغوت و فرعەونەکان، هەر بۆیە حوکمڕانە خۆسەپێنەکان زۆر دژی تەوحید و تەنیا خواپەرستی بوون. کێ بوون بەرۆکی پێغەمبەرانیان گرتووە؟ فرعەون و قارود و نەمرود و ئەبوو جەهل. کێ بوون لەگەڵ پێغەمبەراندا بوون؟ بیلال و سوهەیب و سەلمان و ڕەشوڕوتەکان. بۆ زلەزلەکان و خۆشگوزەرانەکان و خۆسەپێنەکان زانیویانە ئەگەر پەیامی پێغەمبەران بچەسپێ خەڵک یەکسان دەبێ. ئەو بەرزیونیزمە نامێنێ، ئەوە نامێنێ کە هەندێکی خۆ بەسەر هەندێکیدا فەرزکە، هەندێکی لەسەر حیسابی هەندێکی خۆشگوزەرانی بکە و ئەوی دیکە ڕەشوڕوت بکەوێت. دەمەوێت زۆر باش ئەوە لەبەر چاومان ڕوون بێت، زۆر باش ئەوە لە مێشک و دڵماندا درەوشاوە بێت کە پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ چەندە بۆ ئەوە هاتوون بە خەڵک بڵێن تەنیا خوا بپەرستن بە هەموو معنای تەواوی پەرستن، هێندەش بۆ ئەوە هاتوون کە بە خەڵک بڵێن یەکدیمە چەوسێننەوە، پێکەوە برابن، پێکەوە تەبابن. خێر و بێرەکانی کە خوا خوڵقاندوونی بۆ هەمووتانە بە یەکسانی، کەس لە کەسی زیاتر بەش پێوە نییە. ڕاستێکی دیکە ئەوەیە کە بەرەو پێشچوون و گەشەکردنی کۆمەڵگا بەبێ تەبایی بەبێ ئاشتەوایی شتێکی مەحاڵە، بەڵام ئاشتەوایی و تەباییش بەبێ سەسپاندنی دادگەری خەیاڵە. ئەوانەی باسی تەبایی وێک ریزی دەکەن چ لە هەرێمی کوردستان، لە عێراق، لە هەر شوێنێکی دنیا، با پێشێ مشوری دادگەری بخۆن. ئەگەر نا هەندێکی پڕ بێ و زۆربەی قڕ بێ، هەندێک خۆسەپێن بن و بە تەزویر و بە فرتوفێڵ و بە زەبر و زۆر خۆ بەسەر خەڵکدا بسەپێنن، کورسی حکومڕانی بەجێ نەهێڵن، خەڵکی دیکەش زەقەی چاوی بێ، ئەگەر وا بێ دادگەری نەبێت تەبایی چۆن پەیدا دەبێت؟ تەبایی لە هەناوی دادگەریەوە هەڵدەخوڵێ. ڕاستێکی دیکە ئەوەیە برایان و خوشکانی بەڕێز و جەماوەری بە شەڕەفی هەرێمی کوردستان، بەرپرسیارەتی ئەمانەتە، بەرپرسیارەتی سپاردەیە، بەرپرسیارەتی وەکو ئەنجومەن نوێنەران و پەرلەمان، وەکو دەسەڵاتی جێبەجێکردن و حکوومەت، وەکو دەسەڵاتی دادوەری، وەکو حکوومەتە خۆشەیەکان، هەموو پایە و پێگەکانی بەرپرسیارەتی ئەمانەتن. ئەمانەت دەبێت تەسلیمی خەڵکی شایستەی خۆی بکرێ، ئەگەر نا خیانەت کراوە بەو ئەمانەتە.
خیانەت دەکرێت بە ئەمانەتێک کە تەسلیمی کەسێکی نائەهل دەکرێت چونکە ئەمانەتە کە سەری بە زایە دەچێت سەری بە فەتارەت دەچێت و ئەمانەتە زایە دەبێت. ڕۆژێک پێغەمبەر صلى الله عليه وسلم پرسیاری لێکرا متى الساعة آخر زمان کەنجێ دێت فەرمووی إذا ضيعت الأمانة فانتظر الساعة هەر کاتێک ئەمانەت زایە کرا بە خەڵکی شایستەی خۆی نەس پێدرا چاوەڕێی ئاخر زەمان بکە. لێیان پرسی زایەبوونی سپاردە چۆنە؟ فەرمووی إذا أسند الأمر إلى غير أهله فانتظر الساعة هەر کاتێک کاروبار بە خەڵکی نائەهل سپێردرا ئەوە چاوەڕێی ئاخر زەمانی ئەو کارە بکە کە بە کەسێکی یا بەلایەنێکی نائەهل سپێردراوە. ئەم هەرێمەی ئێمە چەند بەڵای بەسەر هاتوون لە ئەنجامی ئەوەدا کە کەسانێک نوێنەرایەتیان کردووە کەسانێک ئیدارەیان داوە کە ئەهل نەبوون چەند هەلمان لەدەست چوون چەند بەڵامان بەسەر هاتوون تووشی چەند گرفتاری بووین جگە لە چینایەتی و قڕی و پڕی و زوڵم و ستەم و جگە لە بێزاری و نائومێدکردنی خەڵک هەمووی بەهۆی ئەوەیە کە ئەو ئەمانەتی حوکمڕانی و بەرپرسیارەتیە بە خەڵکی شایستەی خۆیان نەسپێردراون. ڕاستێکی دیکەوێت کە مسلمان دەبێت زیندوو بێ مسلمان دەبێت هەست بە بەرپرسیارەتی بکە مسلمان نابێ بەرامبەر بە کۆمەلگای خۆی کەم تەرخەم بێ. کەسانێک هەن لە گۆشە و کەنارێکدا بۆ خۆی دانیشتووە سەری خۆی کس کردووە تەماشا ناکا کێ زوڵم لە کێ دەکا خێروبێری وڵات چی لێ دێ چێ ئەمر و نەهی دەکا هەر لە دوورەوە ڕەخنە دەگرێت لە کەسانێک کە لە مەیدانەکەدا هەن ئەوە بیدعەتە و ئەوە ڕەوانیە و ئەوە وایە. ئەی تۆ چی دەکەی؟ ئێمە واقعێک دەبینین پڕە لە زوڵم پڕە لە بێدادی لە چینایەتی لە قڕوپڕی خەڵکێکی زۆر هەژار وڵات کەوتووە دەبێت تێوە ڕابمێنی. پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام بۆچی بەرۆکی تاغوت و فیرعەونەکانیان گرتووە بۆچی بەرۆکی خۆشگوزەران و زیادە ڕۆی کارەکانیان گرتووە؟ کێ دوژمنی پێغەمبەران بوون؟ مستەکبیرین و مترەفین و مجرمین و مسرفین. پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام بەرامبەر بە کۆمەلگا و میلەتی خۆیان هەستیان بە بەرپرسیارەتی کردووە. دەبێت لێ نەگەڕێی زوڵم ببێ هەوڵ دەی دادگەری بچەسپێ لێ نەگەڕێی قڕ و پڕی چینایەتی ببێ دەبێت یەکسانی هەبێ دەبێت خێروبێرەکانی کە خوا دایناون بۆ هەموو بەندەکانی خوا بن نەک هەندێکیان قۆرخی بکەن دوایی بەخێر و بە نرخی کڕینی ئیرادەیان هەندێک بەشێکی لێ بدەن بەو خەڵکو و جەماوەرە. بەڕێزان ئەم واقیعەی ئێستا تێیداین کە پێم وایە زۆربەی هەرە زۆری خەڵکی هەرێمی کوردستان لێی بێزارە لێی نائومێدە و لێی نیگەرانە. ئەم واقیعە کردەی دەستی خۆمانە دەبێت خۆشمان بیگۆڕین و چاشی کەین و پاکسازی و چاکسازی تێدا بکەین. ئەم بارە لارە خۆمان لارمان کردو دەبێت خۆمان ڕازی کەینەوە خۆمان واتە خەڵکو جەماوەر. بۆیە با هیچ کەس خۆی پێلەوە کەمتر نەبێ کە دەتوانێت ڕێ لە زوڵم و ستەم بگرێ دەتوانێت حەق سەرخا هیچ کەس لەوە بچووکتر نییە حەق بڵێ هیچ کەس لەوە گەورەتر نییە حەقی پێ بگوترێ. ئەم واقیعە خۆمان بەرهەممان هێناوە دەبێت خۆشمان چاکی کەین. بەڕێزان ئەم واقیعەی ئێستامان ئەگەر تەماشای بکەین زوڵم و ستەمێکی زۆری تێدا بەرجەستە بووە. زوڵمی سیاسی زوڵمی ئابووری زوڵمی کۆمەڵایەتی لە حاڵێکدا کە ئێمەی مسلمان ئێمەی وەکو میلەتێکی مسلمان تەماشا دەکەین پێغەمبەرانی خوا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ لە ئادەمەوە تا خاتەم گەورەترین مونکەڕ و ناشەرعی و خراپەیە کە هاتوون لای بەرن لە دوای شرک و کوفر بریتیەوە لە زوڵم و ستەم چ زوڵمی سیاسی چ زوڵمی ئابووری چ زوڵمی کۆمەڵایەتی. فرعون ڕەمزی زوڵمی سیاسیە ڕەمزی ئیستیبداد و خۆسەپاندنە. خوا چەند زەمی کردووە لە قورئاندا چەند زەمی فرعونی کردووە لە بەرۆی خوای پەروەردگار زانیوێتی سیناریۆی فرعون
سیناریۆی حکمی فرعونایەتی هەردووبارە دەبێتەوە لە مێژووی بەشەردا بۆیە خوا ئەوەندە سەرزەنشتی فرعونەکانی کردووە ئینە فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين هەر فرعون و هامان نا سەربازەکانیش کە لەگەڵیاندا بوون پشتیان دەگرتن فرعون بەهۆی سەربازەکانیەوە بەهۆی ئەو لەشکر و سوپا و قۆشەنەوە بەهۆی ئەو دەست و پەیوەندەوە بەهۆی ئەو خەڵکەوە کە لە خزمەتیدا کۆیلایەتیان دەکرد بەهۆی ئەوانەوە دەیگو من پەروەردگاری ئێوەم ئەنجا لە ڕووی ئابووریەوە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام هاتوون توانە چاکە و نیعمەتەکانی خوا کە لە زەویدا دایناون بۆ هەموو لایەکی داناون نابێ هەندێک قۆرخیان بکەن ئەوانی دیکەیان لێ بێ بەشکەن ئایا لە کۆمەلگای ئێمەدا زۆر بەزەقی ئەوە نابیندرێ ئایا کەمینەیەکی ملیارلێر نییە لەسەر حیسابی زۆرینەیەکی ڕەش و ڕوود ئایا وڵاتمان نابینین کە لەگەڵ ئەو هەموو خێر و بێری هاتۆتان وڵاتەوە لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا ئەوە وڵاتە ئێمە تێیدا دەژین بە بەراورد لەگەڵ وڵاتانی دیکەی کە بودجیان زۆر لە هی ئێمە کەمتر بوو ئێمە چۆن دەبێت لەو زوڵم و ستەمە ئابووریەوە ڕابمێنین لێی بێدەنگ بین پاشان زوڵمی کۆمەڵایەتی هەر لە ڕێوە هەندێک بنەماڵە هەندێک خەڵک هەندێک دەڤەر هەندێک حزب هەر لە ڕێوە خۆی بە حاکم و خۆی بە خاوەنی هەموو شتێک دەزانێ و خەڵکی دیکەش بە سوالکەر و خەڵکی دیکەش بە مەحروم بێبەش دەزانێ ئەمەش زوڵمێکی دیکەیە کەواتە ئەم وڵاتەی ئێمە زوڵمی سیاسی تێدا زۆر زەقە زوڵمی ئابووری زوڵمی کۆمەڵایەتی ئەمجا زۆر سپاس ئەمجا برا خوشکانی بەڕێز ئێمە لە ڕاستیدا لە ڕووی دڵسۆزیمانەوە نەک لە ڕووی ڕقلێبوونەوەی کەس ئێمە دڵسۆزین بۆ خەڵک و وڵاتی خۆمان هەتا ئەوەش کە زوڵمی کردووە و زوڵم دەکا ئەوەش کە گەندەڵی کردو و قۆرەخکاری کردووە ئێمە بۆ ئەوی شەر دڵسۆزین دەڵێن دەست لە زوڵمەکەت هەڵبگرە دەست لە گەندەڵی و قۆرەخکاری هەڵبگرە عیبداری بۆ دنیا گوناحباری بۆ قیامەت ئێمە بۆ ئەوی شەر دڵسۆزین ئێمە ڕقمان لە صیفەتی خراپی هەر کەسێکە ئەگەر نال لە وەکو شەخص ڕقمان لە هیچ کەس نییە خوا ڕێزی لە مرۆڤەکان ناوە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەڵام دەبێت لەو ڕاستیە زۆر دڵنیابین کە خوا دەفەرمێت بەهۆی زوڵم و ستەمەوە کۆمەلگاکان کاول دەبن لە ئەنجامی زوڵم و ستەمدا کۆمەلگاکان دەڕوخێن کۆتاییان پێدێت وەکو دەفەرمێت وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون ئاوەدانیەکان لە بین نابین مەگەر خەڵکەکەیان زاڵم بێ یەک هەروەها دەفەرمێ وەکەم قەسەمنا من قەڕیەة كانت ظالمة زۆر وڵاتمان لە بین بردن کە ستەمکار بوو هەروەها دەفەرمێت وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا ئەم ئاوەدانیانەمان فەوتاندن کاتێک کە زوڵمیان کرد و بەڵێنگەیەکیشماندا نابوو بکاتی فەوتاندنیان بۆیە ئێمە دڵسۆزی کۆمەلگا و وڵاتی خۆمانین کە دەڵێن بە زوڵمی تێدانەمێنێ ئەو زوڵمەی کە لە شیرک و کوفرەوە سەرچاوە دەگرێت واللهی بەڕێزان هەر کەسێک بەڕاستی لە خوا بترسێ ئیمانی بەخوا هەبێ ئیمانی بە ڕۆژی سزا و پاداشت هەبێ دەستی ناچێتە ماڵی خەڵکەوە دەستی ناچێتە ناموسی خەڵک دەستی ناچێتە خوێنی خەڵک ئەوەی لە خوا بترسێ لێی مەترسێ لەوە بترسە کە لە خوا ناترسێ ئەمجا لە کۆتاییدا دێمە سەرباس و خواسێکی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە باسم کرد ئەوە بەرنامەکەیەتی ئەوە ئامانجەکانیەتی بەڵام کۆمەڵی ئیسلامی چێە کۆمەڵی ئیسلامی بەڕێزان ئەو لایەنە ئیسلامیە کە خۆی بە بەشێک لە میلەتی موسڵمانی خۆی دەزانێت بەڵام ئاوات و ئامانجی ئەوەیە کە ئەو میلەتە موسڵمانە هەمووی ژینی بە پێی دینی بێ شریعەتی خوا سایە و سێبەری بێ لە هەموو کایەکانی ژیاندا بگەڕێنەوە بۆ شریعەتی خوا بگەڕێنەوە بۆ قورئان و سنەتی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە یەک پاشان کۆمەڵی ئیسلامی حیزبێکی کلاسیکی و تەقلیدی نییە حیزبێک نییە کار و چالاکی خۆی تەنیا لە بواری سیاسەتدا قەتیس کرد بێ کۆمەڵی ئیسلامی چەندە گرنگێدا بە چالاکی سیاسی کە ئەم هەڵبژاردن و ئەوانە بەشێکێتی ئەوەندە گرنگێدا بە کاری بانگەواز کاری پەروەردە کاری فیکری ڕاستکردنەوەی عەقیدەی موسڵمانان
پەروەردەکردنی ڕۆڵەی مسلمانان لە باوەشی قورئان و سونەتدا ئایندەی هەر کۆمەلگایەک بەسراوەتەوە بە گەنجەکانیەوە بە کوڕکشەکانیەوە ئێمە دەمانەوێت جیلێکی باش پەروەردە بکەین دەمانەوێت بژاردەیەک پەروەردە بکەین کە کاتێک ئەمانەتی حکومڕانیان پێدەست پێردرێ لە پەرلەمان لە حکوومەت لە هەر شوێنێک ئەو ئەمانەتە بپارێزن. ئێمە کارمان هەر ئەوە نییە کە ململانەی سیاسی بکەین، بەڵێ ڕقمان لە زوڵمە، ڕقمان لە ستەمی سیاسی ئابووری کۆمەڵایەتی، بەڵام دەزانین کە کۆمەلگا دەبێ لە ژێرخانیەوە بگۆڕدرێ، لە جۆری بیرکردنەوەیەوە، لە ئیمان و عەقیدەیەوە، لە جیهانبینیەوە، لە ڕەوشت و ئاکاریەوە. بۆ ئێمە پانتایەکی زۆری کار و چالاکی خۆمان بۆ ئەوە تەرخان کردووە. کۆمەڵی ئیسلامی ئەگەر تەماشای ڕابردووی کەی دەزانی حیزبێکی خاوەن هەڵوێستی بوێری ڕازگۆیە، دڵسۆزیشە بۆ هەموو لایەک. کۆمەڵی ئیسلامی نەیکردو بە پێوەر بزانم فلان حیزبە چ دەڵێ و فلان دەوڵەتە چی پێخۆشە. کۆمەڵی ئیسلامی ئەوەی کردو بە پێوەر ڕەزامەندی خوا لە چیدایە و بەرژەوەندی خەڵک لە چیدایە، بزانم مەبدە ئیسلامیەکانمان چی دەڵێن، نەک بیکەینە شەرت لەسەر خۆمان تا ئاخری خەت لەگەڵ فلان حیزبە بڕۆین یا فلان دەوڵەتە چی پێخۆشیان فیسار دەوڵەت. ئێمە ئەوەی بۆ ئێمە پێوەرە و سەنجی مەحەکە ڕەزامەندی خوایە و پاشان بەختەوەرکردن و سەرفرازکردنی ئەو خەڵکو و جەماوەری خۆمانە هەم لە دنیادا و هەم لە دوا ڕۆژدا. پاشان ئەوەی کە هاندەری ئێمەیە بەڕێزان، چ بۆ چالاکی سیاسیمان، فیکریمان، پەروەردەیمان، بانگەوازمان، بەڕاستی دڵسۆزی و پەرۆشیمانە بۆ خەڵک. ئێمە بە گرێ گۆڵی دەرونی لەگەڵ کەس مامەڵە ناکەین. ئێمە گرەی مێژوویمان لەگەڵ کەس نییە، گرەی دەرونیمان لەگەڵ کەس نییە. ئێمە کاتێک کە معارەزە بووین، حکوومەت شتێکی باشی کردبێ دەستخۆشیمان لێ دەکرد. جاری وها بڕەخنان لێمە دەگرت چۆن دەبێت معارەزە دەستخۆشی لە حکوومەت بکە. دەمانگوت ئێمە معارەزە بە دژایەتی و بە دوژمنایەتی تێناگەین. کەسێک لە حکوومەت وەزیرێک کاربەدەستێک شتێکی باش دەکات دەستخۆشی لێ دەکەین. بۆ ئێمە خواخوامانە خەڵکی چاکەکار زۆر بێ. ئێمە ڕەخنەکە دەگرین لە زوڵم و ستەم و چینایەتی و قڕی و پڕی لەبەرەوەی کە ئەوە بە خراپ دەزانین، نەک لەبەرەوەی کە فڵان کەس دەیکا. ئێمە دژی خراپەین لە هەر کەسێکەوە بێ، لەگەڵ چاکەین لە هەر کەسێکەوە بێ. ئەنجا هەر کەسێک تەماشای ڕابردووی ئێمە بکە دەزانێت کە خوا پشتیوان بێت، خوا پشتیوان بێ، بە پشتیوانی خوا داهاتوشمان ئینشاڵڵا هەروە دەبێت. ئێمە و هەڵوێستان لێ ڕابردوودا بوومانن، هۆکارەکەی ئەوە بووە هەوێنی هەڵوێستەکانمان بریتی بووە لە بەستنەوەی کار و ڕەفتارەکانمان و بە شەریعەتەوە. هەتا لەسەر سکە و جادەی شەریعەت بین، لە هەڵوێستی چاک هەر زیاد دەکەین خوا پشتیوان بێ، لە دڵسۆزیمان بۆ خەڵک و وڵات هەر زیاد دەکەین، لێی کەم ناکەین. و لە کۆتاییشدا دەڵێم خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان دوو بەشە، بەشێکی بەهرەمەندە لەم وەزعە، بەڵام بەهرەی ناشەرعی لە پەنای ئەو حیزبانەدا کە دەسەڵاتیان هەیە پارەی مۆڵی حرام وەردەگرێت لەسەر حیسابی خەڵکێکی دیکەی ڕەش و ڕوودکراو، لەبەرەوە کە ئینتیمای نییە بۆ ئەو حیزبە کە دەسەڵاتی هەیە و پارەی لەبەردەستە. بەشێکیش لە خەڵک زەرەرمەندە، بەڵام من دەڵێم ئەوەش کە بەهرەمەندە لە پارەی حرام، لە ئیمتیازاتی حرام، و ئەوەش کە زەرەرمەندە، هەردوو لا زەرەرمەندی لە ڕاستیدا. کاتی ئەوە هاتووە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان ئیرادەی گۆڕانکاری ڕاستەقینەی خۆ بخاتەگەڕ. حەیفە خوا مرۆڤی بە بەشەر خوڵقاندووە، حەیفە مرۆڤ خۆی بکات بە مەڕ. مرۆڤ بەشەرە، خوا ڕێزی لێناوە، بە ئازاد خوڵقاندوێتی. ئەی مرۆڤ قبوڵ مەکە هیچ کەس بتکاتە مەڕ، بتکاتە ئاژەڵێک پێش خۆیتدا. ئەتۆ مرۆڤی ئازادی خاوەن ئیرادەی خوا ڕێزی لێناوی، ئەو ڕێزی خوا لێناوی لە خۆتدا بیپارێزە. ئەوە ئامانجی ئێمەیە. ئەم وێزگەیەش کە وێزگەی هەڵبژاردن و وێزگەی دەنگدانە، ئەمە هەلو دەرفەتێکە بۆ خەڵک و جەماوەر هەڵوێستی ڕابردووی خۆی ڕاست کاتەوە. ئەگەر لە ڕابردووی خۆمان ڕازین، ئەگەر ئەو خەڵک و جەماوەرە لێ ڕازیە لەو شێوە وڵات بەڕێوەبردنەی تاسە ئاوا بەڕێوەبردراوە کە
کەمینەیەکی کردووەتە ملیارلێر زۆرینەیەکی ڕەشوڕوت و برسی کردووە خەڵکێکی کردووەتە سەردەست زۆرینەیەکی کردووەتە بندەست ئەگەر ئەم وەزعی بینیە با خەڵک چۆنی دەنگداوە هەروە دەنگدا ئەگەر نادەبێ ئاراستەی دەنگدانەکانمان بگۆڕین ئاراستەی هەڵوێستەکانمان بگۆڕین بۆ ئەوە کە واقعەکەمان بگۆڕدرێ وەکو خوا دەفەرمێت إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئەم جارەش کۆمەڵی ئیسلامی بە پۆلێک کاندیدی بژاردەی خۆیەوە لە خوشکان و برایان هاتۆتە مەیدان ئەو کاندیدانە برا خوشی ئێوەن بەڵێن و پەیمانیان پێش خەڵک بەخوا داوەکە وەکو خوشک و برا پێشوەکانیان لە کایەکانی دیکەی ئەم وڵاتەدا لە کایە سیاسەکانی دیکەی ئەم وڵاتەدا لە پەرلەمان و حکوومەت ئەوانە بەڵێنیان بەخوا داوە کە نوێنەری ڕاستەقینەی خەڵک بن دڵسۆز بن ڕاست و ساغ بن لەگەڵ خوا و خەڵکدا چاوەڕوانی هیمەت و قووەتی ئێوە دەکەن خوا پشتیوان بێ ئەوانیش لە ئاستی ئەو بەرپرسیارەتیان کە پێیان دەست پێدرێ و لە ئاستی چاوەڕوانی خەڵک و جەماوەری خواندا دەبن وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه دەنگدان بدەن بەو ئاڵایەی کە سمبولی سێبەری هەموو دنیاە کە سمبولی سێبەری هەموو دنیاە